جەنگی ئەفغانستان ئەو جەنگەی 4 سەرۆکی ئەمریکای بەخۆیەوە خەریک کردووە و زیاتر لە 2 دەیەیە کابوڵی دووچاری دۆخێکی ئاڵۆزی خوێناوی کردووە و ڕێکخراوی تاڵیبانیش ڕۆڵی سەرەکی تێدا بینی. ئێستاش کشانەوەی هێزە بیانیەکان ئەو وڵاتە دەباتە دۆخێکی نائارام و براوە یان دۆڕاوی جەنگەکە بەنادیاری دەمێنێتەوە. کشانەوەی سەربازە بیانیەکان لە ئەفغانستان لە کاتێکدایە گفتوگۆکانی ئاشتی لە نێوان تاڵیبان و حکوومەتیە وڵاتە لە دۆخێکی چەقبەستوودایە. کشانەوەی ئەمریکاش دۆخی ئەو وڵاتە دەباتە ئاستێکی ناجێگیرەوە. جو بایدن سەرۆکی ئەمریکا لەسەر کشانەوەی هێزەکانیان ڕاگەیاند ئەمریکا کۆتایی بە درێژترین جەنگی وڵاتەکەی دەهێنێت و کاتیەوە هاتووە ئەفغانستان لەلایەن هێزە ناوخۆیەکانەوە بەڕێوە ببرێت، بەڵام بەبێ ئەوەی ئاماژە بە سەرکەوتن یان شکستی وڵاتەکەی بکات لەو جەنگەدا. هاوکات وەزارەتی بەرگری ئەڵمانیاش لە سەرەتای مانگی تەمووزدا پلانی ئەوەی هەیە سەربازانی وڵاتەکەی لە ئەفغانستان بکشێنێتەوە. ئەمەش پاش بڕیاری ئەمریکا دێت لە کشانەوەی هێزەکانی لە وڵاتە کە بڕیار وایە تا 11 سێپتەمبەر جێبەجێ بکرێت. ئەڵمانیا لە پاش ئەمریکا دووەم هێزی گەورەیە لە ئەفغانستان کە 1100 سەربازی هەیە. پلانی وەزارەتی بەرگریە وڵاتەش بە جۆرێکە ڕۆژی 4 مانگی 7 بۆ کشانەوەی هێزەکانیان لە ئەفغانستان دیاری کراوە. لە ئێستاشدا نزیکەی 10,000 سەرباز و ڕاوێژکاری سەربازی لە هێزی مەشق و ڕاهێنانی ناتۆ لە ئەفغانستانن. ئەمێزانە بە شێوەیەکی زۆر پشت بە پاڵپشتێ سەربازیەکانی واشنتن دەبەستن کە ئەرکی سەرەکیان پاراستنی بنکە و دامەزراوەکانی سەر بەو ڕێکخراوەیە لە وڵاتەدا. جەنگەکە بووە هۆی سەرەڵدانی جەنگی دژ بە تیرۆر و ئەمریکا ڕابەرایەتی ئەو جەنگەی گرتە ئەستۆ. پلانی ئەوەشی هەبوو کۆتایی بە ڕێکخراوی تاڵیبان بهێنێت و بەکارانی ڕووداوی 11 سێپتەمبەر بە سزای خۆیان بگەێنێت. بەڵام پاش نزیکەی 2 دەیە تا ڕادەیەک پلانەکەی ئەمریکا سەری نەگرت و پێدەچێت بە واژۆی ڕێکەوتنامەیەکی ئاشتی لەگەڵ تاڵیبان کۆتایی بەو جەنگە خوێناویە بێت.